من لا سرم بابەتانە زیاتر هاوکات دەستپێکی ئەم شەڕە لە نێوان ئیسرائیل ئەمریکا و ئێران و پێشهاتە و لێکەوتەکانی لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر محەممەد حسێن خەلیق شرۆڤەکاری سیاسی لەگەڵم دەبێت لە بەغداوە دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 با لە نێوترین پێشهاتەوە دەست پێ بکەم. فەرماندا باڵا سەربازیەکانی ئەمریکا و هاوکات وەزیری جەنگی ئەمریکا دەڵێت ئەمە تازە دەستپێکە و شەڕێکی بەرفراوان و ئۆپراسیۆنێکی بەرفراوان لەگەڵ ئێران دەست پێ دەکەین. پێت وایە ئامانجی ئەمریکا شەڕێکی درێژخایەنە یاوەکو سەرۆکی ئەمریکاوتی لە ماوەی 2 هەفتەدا کۆتایی پێدێت؟ سڵاو لە ئێوە بینەرە بەڕێزەکانتان و سوپاس بۆ میوانداریکردنم. لە ڕاستیدا سەر لە شێوانێکی ئەمریکی هەیە سەریان لە شێواوە چونکە ئامانجەکانیان دژبرن. ئەمڕۆ لە سەرەتا باسییان لە ناوبردنی بنکە ئەتۆمیەکانی ئێران دەکرد، دواتریش باز لە ئامانجی دیکەن دەکەن و دەڵێن ئامانجەکەیان لە ناوبردنی سەکۆکانی هەڵدانی موشەکە. بۆیە ئاسۆکانی ئەمریکا ڕوون و ئاشکرانیە چونکە ئامانجەکانیان ڕوون و ئاشکرا نییە، چونکە قسەیەکی بەناوبانگی بە فارسی دەڵێن. بۆیە دەڵێن ئەگەر ئامانجەکانیان ڕوون و ئاشکرا نەبێت و دژبەر بێت، بۆیە ئاساییە ئەگەر کۆتاییەکەشیان ڕوون و ئاشکرا نەبێت و سەرکەوتوو نەبێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لایەنی دەستدرێژی کارە بۆ سەر ئێران لە کاتی دانوستان، لە کاتی دانوستانی ناڕاستەخۆی نێوان ئەمریکا و ئێران هێرش کرا سەر ئێران. ئێران ئامانجەکانی ئاشکرا دکتۆر پێت وایە ئامانجێکی ڕوون و کە وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا بەبێ استراتژی درێژخایەن و بەبێ ئامانجێکی ڕوون خۆی بخاتە ناو بەرەی شەڕێکی وا گەورە و ڕووداوێکی وا گەورە لەگەڵ وڵاتێک وەکو ئێران یا کۆی لێککەوتەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ ڕوون و ئاشکرایە لە جەنگەکە کە هیچ دیدگایەکی نییە، استراتیژیەتی نییە. ئەمە قسەی من نییە، سیناتۆری ئەمریکی دوێنێیان قسەی دەکرد لە کۆبنەوەیەکی داخراودا قسەی وای کردووە. کەواتە چیتان بەدەستێنا؟ گوتان ئێمە لە چەند کاتژمێری یەکەم ڕژێم دەگۆڕین. ڕژێم نەگۆڕا، خەڵک لەسەر شەقا من پشتیوانی لە ڕژێم دەکەن. دوای شەهید بوونی ئیمام خامنەیی بۆیە استراتیژیەتەکە کەسێتی بووە، تایبەت وە بە سەرۆکی ئەمریکا. دۆناڵد ترامپ ئێستا تۆمەتبار کراوە چونکە ئەمریکا پەلکێشی هەڵدێر دەکا، بەرەو هەڵدێری دەبا. ئەمە قسەی من نییە. هێزێکی زلهێزە بەڵێ ڕاستە، ئاسمانی کۆنتترۆل کردووە ڕاستە، بەڵام لایانی بەرامبەریش بەهێزە پتەوە. دیدگای هەیە، استراتیژیەتی هەیە، ئامانجی هەیە، بەرگری لە خاکی خۆیان دەکەن، بەرگری لە شکۆمەندی خۆیان دەکەن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە دیاریکرایش دۆناڵد ترامپ و ئەوەی لەگەڵیدان درۆ دەکەن، درۆ لەگەڵ گەلان دەکەن، درۆ لەگەڵ خۆیان دەکەن. ئەمڕۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دیموکراتەکان بە تایبەت کۆماریەکانیش دەڵێن هیچ ئاسۆیەکی ڕوون لەو جەنگەدا نییە، ئێمە وەڵامی قەناعەت پێکەرمان دەوێت. وەزیری دەرەوە کاتێک وەڵامی پرسیارەکان دەداتەوە خۆشی نازانێت چۆن. باش، ئاماژت بە گۆڕینی ڕژیم کرد. تا ڕۆژێک بەر لە دەستپێکردنی ئەم جەنگە ئەمریکا ڕەتی کردەوە کە ئامانجی گۆڕینی دەسەڵاتدارانی ئێران بێت و جەختی لە ڕێککەوتن دەکردەوە، بەڵام ئێستا دەڵێت کە ئامانجە سەرەکیەکەی گۆڕینی ڕژیمە لە ئێران. وەکو ئێستا وەزیری جەنگ وتی کە ئەوان ڕێبەری ئێرانیان کوشتەوە، جێگرەوەکانیشی هەردەکەنە ئامانج. پێت وایە ئامانجە سەرەکیەکە ئەمەیە؟ نعم هذا ممكن. هم ماذا يريدون؟ چونکە چیان دەوێت؟ دوو خاڵی زۆر گرنگ من دەمەوێت بینەری بەڕێز باش لەمە تێبگات. دەیانەوێت لە رووسیاش بسوڕێنەوە، رووسیاش لاواز بکەن بۆی دوای ئێران پەل بۆ رووسیاش بەهاوێژن، بۆی دەست بەسەر وزە لە ناوچەکەدا بگرن. خاڵی دووەمیش ئەوەیە مسۆگەرکردنی مانەوەی ئیسرائیلە بیپارێزرێ. تەنانەت بابەتی ڕژێمیش باوەڕم پێی نییە، ئەوان باسی ڕژێمیان نەکردووە. دەیانەوێت ئەو ئایدۆلۆژیا و هزرەی لە ئێران هەیە بیگۆڕن. چاو ڕژێمە بێ، ڕژێمێکی دیکە بێ، کەس لەلایەن گرنگ نییە. کەسایەتی و
مەزهەب و ئاینەکان لایەن گرنگ نین ئەوان دەیانەوێت ناوچەکە کۆنتترۆل بکەن ئەمە ئایدۆلۆژیایانە تەنانەت باڵیۆزی ئەمریکا لە ئیسرائیل مایکەکەبی ئەو قسانەی کرد کە گوتی ئیسرائیل مافی خۆیەتی بە گوێرەی تەورات ئیسرائیلی مەزنی هەبێ گەورەترین ڕوبەر لە ناوچەکە داگیر بکات چونکە دەیانەوێت ناوچەکە کۆنتترۆل بکەن بۆیە دەبێت دەوڵەتەکان یان پەیوەندی ئاساییان لەگەڵ ئیسرائیل هەبێ یانیش لاواز کرابن هەر بۆیە دەیانەوێت بابەتی ناواقعی دروست بکەن تەنانەت ئەگەر ئێرانیش ئێستا بۆمبی ئەتۆمی هەبێت بەڵام پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکە کێشەیان نییە کەواتە بابەتەکە بابەتێکی ناوڕۆکیە پەیوەستە بە استراتیژیەتی ناوچەکە پەیوەستە بە جیهانێکی ئێمە لە بەردەم جیهانێکی نوێداین ئێستا گۆڕینی ئایدۆلۆژی لە ئێران کردە و ئایدۆلۆژیی کە لەسەر بنەمای ویلایەتی فەقیه 37 ساڵە لەسەر دەستی خامنەی و بەر لەوەش 10 ساڵی بەر لەوەش لەسەر دەستی ڕۆحەڵڵا خومەینی حکومی ئێران دەکات ئایا بە گۆڕینی ئەم ئایدۆلۆژیە و کۆتایی پێهێنان بە ویلایەتی فەقیه چ لێکەوتەیەکی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی دیکە دەبێت لەبەر ئەوەی ئێران لەگەڵ هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی پرۆژەی هەناردەکردنی ئەم ئایدۆلۆژی بۆ دەرەوە سنوورەکانی دەست پێ کردووە زۆربەی وڵاتان کەوتونەتە ژێر کاریگەری ئەمەوە بە تایبەتی وڵاتانی عەرەبی گروه هەنیابەتی و پرۆکسیەکانی سەر بە ئێران شۆڕشەکەی ئیمام خومەینی سەرنجی لەسەر هەناردەکردنی مەزەبی شیعی نەبوو یاخود ئاینی ئیسلام هەناردە بکە بەڵکو ڕژێمێکی سیستەمێکی سیاسیە لە دەستور دەستنیشان کراوە بە گوێری 6 بەندەکەی یەکەمی لە مادە دەستوریەکانی ئێران کە چۆنە و چۆنیە ئاشکرایە ئێران ناوێت شۆڕش هەناردە بکە بەڵام دەوڵەتێکی سەر بەخۆی دەوێت ناوێت سەر بە کەس بێ ناوێت پاشکۆ بێ و لەگەڵ کەس پەیوەندی ئاسایی دروست بکات کۆماری ئیسلامی کێشەیەکی ڕاستەقینەی هەیەویش ئیسرائیلە بەڵام وڵاتان و گەلانی ناوچەکە ئەوەی خۆیانم بۆ خۆیان ئەوەی دایانێت بۆ خۆیان لەسەر هەر مەزهەبێک بن لەسەر ئاینێک سەر بە هەر نەتەوەیەک بن بۆ خۆیان هەموو نەتەوەکان لە ئێراندا بوونیانێ لە عەرەب لە کورد لە فارسەکان لە گەلانی دیکە ئێرانیش تورکیش بۆیە بابەتەکە بەڕێزم ئەوەیە نایەنەوێت دەوڵەتێکی سربەخۆ و بەهێز هەبێت هەر ئاینێک بێ هەر مەزهەبێک کەواتە چۆن هەڵدەستن بە لاوازکردنی کۆماری ئیسلامی ئێران ئەویش پێویستە پاساوێک هەبێت بیهێنە پێش پاساوەکە چییە ئاشکرایە کە دەڵێن ئێران شۆڕشەکەی هەناردە دەکات ناوچەکە بکات بە شیعەگەرایی ویلایەتی فقهی بکاتە دەسەڵاتداری هەموو ناوچەکە بەڵام ئەمە وانە هیچ لێدوانێک بەو شێوەیە نییە هیچ جۆرە نییە باشە دکتۆر محەممەد وڵاتانی کەنداویش ئێران پێشووتریش لە جەنگی درێژخایەندا بووە بۆ نمونە شەڕی 8 ساڵە لە نێوان ئەران و عێراق بەڵام ئەو کاتەش جامەژەهرەکەی هەڵدا وتی ئەمەوێ گەلەکەی خۆم لە نەهامەتی زیاتر ڕزگار بکەم پێت وایە هاوکات هاوشێوەی ئەو کاتە جارێکی تر ئێران جامەژەهرەکە بخواتەوە و لەگەڵ ئەمریکا بەمەرجەکانی ڕازی بێت و بڵێت کە ئەمەوێ نەتەوەکەم یا گەلەکەم بپارێزم لەو نەهامەتیانی کە بەسەریان دێ لە داهاتوودا ئەمەی کە کردوێتی پێشتر في الحقيقة السيد الخامنئي لراستيدا برئيس خامنئي شهيد كرا جار خوار نكرا بلكو شهيد كرا من دزانم مبستيشتانسيا بلام اوي لو جنگدا رويدا و ايران دقاتا قوناغيك جار خوار بكري جار بخواتوا و بونمنا بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێ من مەدووری دەبینم چونکە ئێران بە تەواوی ڕەتی کردووەتەوە دانوستان لەگەڵ ئەمریکا بکە من لەوانەیە دەڵێم لەوانەیە قسەکەت یاخود پرسیارەکەت ئاماژەیەک بێ بۆ بابەتێکی مەترسیدار چونکە ئەمریکا گەمژەیەکی گەورەی کرد لە ئێران من ناڵێم هەروەک چۆن لە هیرۆشیما و ناکازاکی چی کرد بەڵام هاوشێوەی ئەوەیە ئیسرائیلیش بەشدار بووە
دۆخەکەی باڵین هەر بەو جۆرە دەبێ دایانێتی وڵاتێک نەمێنێ بەڵام لێرە ڕۆڵی گەلان دێتە پێش قبولی ناکەن چونکە دایانێتی وڵاتێکی سربەخۆ نەمێنێت هەمووی وێران بوو بێت. بەڵام کۆماری ئیسلامی ئێران ئێستا ئامادەیە خۆی بۆ هەموو دۆخێک ئامادە زۆر باشە خراپترین دۆخ و خراپترین ئەگەر ئامادە کردووە پێشتریش ئەمە ڕاگەیاندووە کە گوتوێتی ئێمە ئامادەی چەندین ساڵ شەڕ بکەین. زۆر باشە دکتۆر باوێنە گەورەکە ببینین من ئاماژە بە وردەکاریەکانی ناکەم جنابەت دیارە خۆت ئاگاداری بەڵام لە شەڕی 12 ڕۆژەدا بنیامین نەتانیاهو وتی کە نەخشەی گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان هەیە بەرلەوەش لە سووریا گۆڕانکاری دەست پێ کرد بەرلەوە لە 7 ئۆکتۆبرەوە بۆ سەر حەماس و حزبوڵا و سەرکردەکانیان کۆمەڵێک ڕوودا و ڕوویدا ئایا ئەمە دەستپێکی گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە کۆتایی هاتنی حکوومەت لە ئێران؟ نعم كذلك بەڵێ ما تقوله وما تتفضل به ئەوەی دەڵێن خوشکی بەڕێزم ڕاستە بەم شێوەیە دەیانێت ناوچەکە بگۆڕن لە سووریا دەستیان پێکرد بەڕێز حەسەن نەسڕوڵایان تیرۆر کرد هەموو ئەو ڕوبەڕووبوونەوەنە ڕوون و ئاشکران تەنانەت ئامانجیان لە دوو ڕۆژی ڕابردوودا ئەوە بووە ئاشکرا بووە پلانیان ئاشکرا بووە هێرش بکەنە سەر لوبنانیش بەڵام حیزبوڵڵا پێشیان کەوتەوە و بە موشک ئیسرائیل هێرش کردە سەر ئیسرائیل دەیانوێت ناوچەکە بگۆڕن. کۆندەلیزا ڕایس باسی لەمە کرد باسی لە پشێویەکی دروستکراو کرد باسی لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ کرد چیان دەویست ئەوان پرۆژەی ئیبراهیمیان دەویست بە ئاشکراش باسییان کردووە دەوڵەتی قوڵ دۆخەکەی کۆنتترۆل کردووە سیاسەتی ئەمریکایی و ناوچەکەشی کۆنتترۆل کردووە سیاسەتی وڵاتانی عەربی کۆنتترۆل کردووە لە ناوچەکە بە ئاشکراون لەگەڵتان ئێمەش بەرەو ئەمە دەڕۆین یان ڕوودەدات یان ڕوونادات باشە ڕوونەدات مەبەستمەوەیە پاشکۆ نەبی لە دوای کەسەوە نەڕۆی بەرامبەر بە پرۆژەی ئیبراهیمی لاواز بیت ئەوان ئاینێکی ئیسلامی بەهێزیان ناوێت سیاسەتێکی ئیسلامی بەهێزیان ناوێت نانەوێت ئابوووریەکی بەهێسە بێ هەر ئابوووریەکی بەهێسە بێت دەیخنکێنن بۆیە بەو پرۆژەیە دەستیان پێکرد سووریایان ڕوخان بەرەیان بەرامبەر بە لوبنان کردەوە بە یەمەن ئێستاش گرژی لە عێراقی شێف شار لەسەر عێراقێت لە ڕووی سیاسی یاخود ئابووری بێ دواتر تواناکانی وڵاتانی خەلیجیان باشە با پرسیاری کۆتاییشن بۆ بەڕێزت ئەمە بێ دکتۆر محەممەد حوسێن ئەمریکا دەڵێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ ئێران ڕۆژهەڵاتێکی ئارام و دوور لە تیرۆر دەبێت دەڵێت کە سەرچاوەکانی تیرۆر لە ناوچەکە لە ناو دەچن ئەمە ئامانجی ئەمریکا و ئیسرائیل لە هێرشکردن بۆ سەر ئێران و ئەم شەڕە درێژماوە کە لە نێوانیاندا هەیە پێت وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای گۆڕینی حکوومەت لە ئێران و نەمانی سەرکردەی باڵای وەکو عەلی خامنەی ئەم ئارامیە بەخۆیەوە دەبینێت یان ناکەوێتە ناو گێژاوێکی دیکە لە شەڕ و ململانەوە؟ لن تحصل ڕوونادات النموذج السوداني والنموذج نمونەی سودان هەیە لە وڵاتانی ئەفریقیا بەردەم چاومان هەبووە بەڕێزم با بابەتێکی گرنگ باس بکەم بۆی وینەریش ئاگادار بێ ئێستا دژمنی ئیسرائیلی دژمن و ئەمریکی هەوڵ دەدەن دەڵێن ئێران هێرش دەکاتە سەر وڵاتانی عەرەبی و هێرش دەکاتە سەر وڵاتانی کەندا و ئەم بابەتە درۆیەکی گەورەیە ئێران قبوڵی ناکاتە ڕەوشتەکەی ئاینەکەی قبولی ناکات کۆماری ئیسلامی ئێران هێرش دەکاتە سەر بنکە و پێگەکانی ئەمریکاوە کە لەوێوە هێرشەکانی ئەمریکا ئەنجام دەدرێت بۆیە دەڵێم ئەگەر ئێران بەتەنیا بمێنێتەوە ئێران دەتوانێت ئەو ناوچە لە ئەمریکا پاک بکاتەوە ئەمە پلانێکی ئاشکرای ئێرانە ئێران هەوڵ دەدات ناوچەکە لە بنکەکانی ئەمریکا ئازاد بکات ئەو ئەمریکیانە هاتوون دەستیان بەسەر ناوچەکە و بابووری ناوچەکە داگرتووە هیچ وڵاتێک نییە لە ناوچەکە بتوانێت بە ئەمریکا بڵێن نەخێر وڵاتێکی عەرەبی نییە بتوانێت یەک بەرمیل نەوت بێ ڕەزامەندی ئەمریکا هەناردە بکەن ناتوانێت ئەمە ئاشکرایە ئێمە نامانەوێت ئەو ڕۆژە لە کەس بشارینەوە باشە بۆیە ئێران توانیەتی چەند بنکەیەک لە ناوچەکە بخاتە دەرەوەی خزمەت گوزاریەوە ئێران لەگەڵ گەلانی ناوچەکەدا دەژی شارستانیەکی هاوبەش هەیە لە نێوان ئێران
ئێران و وڵاتانی دراوسێدا بۆیە ناکرێ ئەو پەیوەندی شارستانی نێوانیان بپسرێنرێت بەڵام کێشەکە ئەوەیە ناوچەکە بێ ئەمریکا لە ئاشتیدا دەژی سەلامەت دەبێ ئەمە ئەم بابەتانەی کە قسەیان لەسەر دەکرێت ئەوەی خەون و خەیاڵ ئەمریکا دروستی کردووە واخوازم یەکێک لە بینەران ڕۆنە سووریا سەیری سووریای دوای بەشار ئەسەد کرد چی ڕوویدا ئایا ئاسایش هەیە ئابووری هەیە ئایا توانە ماوە هیچ شتێک ماوە نەخێر هیچ شتێک نەماوە لە وڵاتانی تریش بە هەمان شێوە ئێران دەوڵەتێکی سربەخۆ و بەهێزە لەو ناوچەیە و دەیەوێت بە سربەخۆیی لەگەڵ دراوسەکانی بژی و پەیوەندێکی باشی دراوسەیانەی هەبێ و تارمایی ئەو هێزە گەورەی لەسەر ئێمە لا ببات و ئەمریکا دوور بخاتەوە ئەمە پلانە سەرەکیەکەی ئێرانە پلانە سەرەکی ئاینی و هزریەکەی کۆماری ئیسلامی ئێران و ڕژێمی ئێران. باش سپاس دەکەم بەڕێز دکتۆر محەممەد حوسێن خەلیق شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم بووی سپاس.